بەڕێز ئەمە یەکەم جارمانی ئەمە زیاتر لە 11مین جارێمە لێن ڕۆژمان بۆ سێمان کرد کەس دەنەچوە دەرەوە ئێم لە ژوورەوەتان کەس دەنەچوە دەرە کەس وەڵامێکی نەبوو ناچارەمان گەشە بۆیرە نوابەکانیش لەگەڵ چەندانێکە قسەمان کردووە ئەڵی کتابمان کردووە باشە من کتابمان کرد بەس وەڵام نەدراوە حتا ئێستا هیچ نەبوو نازانی ئەڵی کتابمان کرد بەس ئایا وەڵامی کووە کتابەکان کرد بەس نازانی وەڵامی هەیە نی نازانی فە لە بەرەم بەردەوامین هۆ بەردەوام شەبین حتا ما في خمان برسيني والله اللي بقى ابي كتابي وبنري اللي بقى عليه بلا سر موازنه دا شركان ليش همي الله ما بيوس ما بيانا ما انا تقعد شنو زور بيوس ما بيانا بس كتاب روشتو بقى عليه سر موازنه ما بس شيء توزع حركه كمان توزع حركه كان يوابا كان عليه ابي نوابا كان تمزوا لنا نوابا كان مش ناكن عليه كتاب ما نردو بس والله كوا ئێمە وەکو دەرچوانی بەشی ئەندازیاری بە هەموو بەشەکانەوە لە شاری کەرکووک ئەمە چەندین جارە خۆپشاندان ڕێکە خەین و داواکاریمان تعین بوونە ئێستا پێشکەمێ لە پێش پارێزگاری کەرکووک بوون ئێستا هاتوینە لە پێش مەکتەب پەرلەمانی عێراق داواکاریمان ئەوەیە تعینمان کەن ئەتر چەندین جار وعدشیان پێمان داوە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە ناوەکانمان بەرزۆ کرا بۆ بەغاو بەڵام تا ئێستا هیچ نییە